کاتەتان باش دەڵێن هاوپیشەیی پەیوەندێکی سنووردارە و لە چوارچێوەی کار و پیشە و بابەتە هاوبەشەکان دەخولێتەوە بەڵام کاتی کە ئەم هاوپیشەیە دەگۆڕێ بۆ هاوڕێتی و ڕەگدا دەکوتێ ئەوە هاوڕێتێکی جوانی بێکۆتایی لێ دروست دەبێت کە سەرجەم سنوورەکان دەبەزێت. خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریکردنی سێ کەس کە ساڵانی ڕابردوو دەست و پەنجەیان بە شوێنەوار لە کوردستان دیارە کە یەکێکیان کەنعان مفتیە یەکەم بەڕێوەبەری گشتی شوێنەوارە، دووەمیان مامۆستا تەحسینە خولی یەکەمی دەرچوونی شوێنەوارە لە عێراق و کە بە شێخی مامۆستا شێخی شوێنەوارە ناسان ناسراوە، سێمیش دکتۆری پرۆفیسۆر نوعمان جومعە کە زۆربەی ئەوان ئێستا لە بواری شوێنەوار کار دەکەن قوتابی ئەو بووینە بەخێر بێن. مامۆستا کەنعان ئوستاز ئەمە لە قەڵاتێنەوە لە قەڵاتێ دەست پێ دەکەین وابزانم حتا ساڵی 1964 ماڵتان لە تەچێ بووە لە قەڵاتێ حتا ڕمایە بە واستەی لافا و شتیوە بە بارانی ڕمایە چوینە خوارێ وانە خۆشت کاتێک لێرە دەوامت کردیە لەو ژوورەی زۆر سپاس دەکەنەوە بەرنامەجەی و تەبی ئەمە هەموو ئەوی لە شوێنەواری بکە خۆمان بە برای یەکدێ دادنین چکە هەر هەمومان لە کاتی هەڵکۆڵین و پشکنین هەمومان لە یەک خانەیش دەکەین. بەهەر حاسوالەکەت بە قەڵات دەست پێکرد قەڵات شانازی هەموو کەسەکە قەڵات کۆنتری شارێ لە زیان کە تاکو ئێستا ژیانی تێدا بەردەوامە هەر لە بۆ بینەری ئازیز قەڵات مەساحەکەی 110,000 متر مربع سێ مەحەلێ تێدایە تەچیە سەرای تۆپخانە 650 خانی تێدایە ئەمن و کاک نوعمان ئاخر ئەحساما کە ساڵی 1995 بوو 96 بوو کردمان تقریبان 700 خانی بوو دوایە ئەوە حکومەتی سمناکی کرد خستیە منهاجی خۆی کە قەڵات چا بکرێتەوە نوێژەم بکرێتەوە 3000 بە شانازیەوە مەسئولێتی چاکردنەوەی قەڵاتی وەرم گرتیە فعلا مالمان لە محلێ تەچێ بوو لەبەر ئەوەی مزگەوت بەرامبەرمان بوو مزگەوت تقریبانەوە 500 ساڵە خزمەتی ئەو مزگەوتەی دەکەین دەبەر هەندێک زۆرمان پێ قورس بوو کە هاتی نەخوارێ چونکە خۆمان لەگە برادەرەکانمان هەر لە قەڵاتی یەکدیرمان دەدیت ینی نازانم کو وەسفی قەڵاتێ بکەم چونکە هەموو شارێک لە چاوی قەڵات دەبینم کە لە منداڵی لە کۆڵانەکان دەگەڕام دوایە بوومە مەسئولی قەڵاتێ شانازیم دەکرد کە ئەمن ئەو کەرپوسم لە منداڵی دیتێ ئەو پەنجەرەم لە منداڵی دیتە بڕواتەبی سبەینا زوو هەڵدەستان بزانم هەتا ئەو وەرزاری لە کام خانی دەدا ئەو دەزانین لە چاخانی دەدا وەڵڵا مەغریبان لە کام خانی دەدا حتا کاتمە خوارێ ئەوم لێ بوو بۆ ئەوە زۆر جار سبەینا زوو هەڵدەستان بە تۆمێری پیاچەش هەورێ قەڵاتم دەکرد عالەم تازە بەئاگاهاتیە لەبەر هەندێک قەڵات لەکنەمە زۆر خۆشەویستە و ویلادە چوم قەڵایە فعلا ساڵی 64 هاتینە خوارێ لەبەر ئەوەی دوو خانیمان تەپی هاتە خوارێ غەریب لەوەیە کە خانیەکە دوو غرفە هاتە خوارێ پێمان دەگۆ خانی زەخیرەی کە وەستا موانسەکان چونە خوارێ خانیەک لێبنی بوو لە بۆ لار ڕۆژهەڵات دەڕۆیشت زیاتر لە 22 تاق بوو یان لە ژێرەوە بەلێ ینی ئەدوار کیرە عالیمەکی زۆر گەورەی جیهانە کتابشی دانا ناوی لێنا كتبوا على الطين ئەوەیە کە لەسەر قوڕ نووسیتیان لە لاپەڕە پەنجای دەلێ أربيل أقدم مدينة في العالم لا زالت مسكونة. أقدم مدينة في العالم لا زالت مسكونة لا فرق بنزا أو زي استما كاكنا دينو كنت دتينا كن شيخ الآثاري كاك تحسين أو نازنا وشي دايتو أو نازنا أو لقبت شيء أو من صار شستويك تقديمي جامعة بغداد مكرت بله معدل مزور يجبو بله بس اختيار مكرت قسمي آثار كانكو هاويبهم هوايات الآثار هنجينا جامعة بغداد كمين جامعة بو إلى العراق يعني بس وحيد بو يعني جامعة بغداد تقديمي آثار مكرت طبعا محاضرة ما مع مستعد ربو طه باقر فؤاد سفر بهنام أبو صوف يعني وحتى مع مستعد أمريكي بون وألماني بون يعني لا أوي طبعا تخرج بون شيستو بينج تعيين بون لدائرة آثار دائرة آثار هبو بس بله دائرة آثار هبو
بس قسمي آثار وحيد بو جامعة بغداد كلية الآداب بشتي تخرج بوين شستو هشتي اما دايري آثار يا ولير ما كردوا افتتاح كرت منو مرحوم إحسان حسين لصالي شستو هشت متحفي مزخاني لقردي قالي صاغي هروي لكن دائري أمني قديم لكن دائري أمن القديم والبيري ما دام زراني طبعا بالنسبة لدائري آثاري دوك تأخير بو لكن ما نيجي ذكرت لحمرين ولا حديثة ولا موصل فصالي هشتا وهشت دائري آثار ما ترتيب كرت بناء كدرس كده بناء هشتا ونو افتتاحي مزاخاني دوك ما كرت طبعا هشت مزاخاني نفسي طراز بو سرنسري عراق ما درتشوين متحفي دهوك يعني يكمين متحف لسرنسري عراق حتى كان شو ها بيكوس من آثار كان مانينا باش كاك دكتور وبزام بريزد يكم كسي كدكتوراي لبواري آثار دينوا بله لكردستان بواري شو أنا وارد هر خوشت بأرزو بحزل وشي كاك تحسيني سويا من لصالي 1977 لكلي آداب بشي شونار ورقيرام يكم كرد بوم لبشي شونار أو سبو أو دوري منا براس بله دوای تخرج من دوای که کالج من تواو کرد خوتان دزانن ظروفی او کاتو کو سنبو که دبعد عسکری او پاشی تخرج کردن درچون لکالج دبای خدمتی عسکری بکی المهم اما پاشی او ترتوانی من بحکمی او دو سه سالک احتیاط ما کرد دام زران لبشی شونوار یکم چالاکیم یا خود یکم لکاریمی کردستان لبشی شونواری دایره هولیر ببراستی که هاوکات ولگر درست بونی بشی یعنی بریوبراتی گشتی شونوار لسالی 1994 بوده کنن هنیا پاشی تشکیل حکومت تا پاشی تشکیل حکومت یعنی که هریمی کردستانی تر نیمچه او کاته کنیمچه سربخوی کی هبو اگر باسی او فتره بکن یا او ماوی بکن که من دست بکار بوم یا که بفعلی رویشت ناو حیاتی وظیفی براستی هم اتوانم بدم بدو لاین یا بدو آراسته اوی بکن لایکی زور خوش بو بوکو اوی که کردی کینو که توانین لا جير شتري سربخويا بتوانين ممارسه ايشو چالاكي خومان بكن لناوچه خومان دو هم لا كي ناخوش براسي ك لسردم يكابو كدو ابلقي قرز سر هريمي كرسان بو يعني هم ابلقي سر لين رجيمي اوكات ابلقي دوهمي ك نيو دولتي يكابو نيو دولتي بو براستي اما تواني من يعني بروحكي بروحكي جدي وبروحكي بعملكي فراوان وب يعني قشبين بوين بإيشو كاركاما بتواني من بو أو سردما لسر أسي أو سر هرشن إمكانات يعني تواناي للروي مادي للروي معنوي للروي حتى هنريش إمكانات زور مع أما كالآن كبوستي بريوبري قشتي ورقت تنها دو كادري بسوري شنوار من هبو يعني يكي كان برا أحمد بي خوالي خوشبو كاك أحمد نريمان أو دوهميش من بوم اتر إمكاناتك أو تواناي لبرد سبو براستي تواناي كي حتى وكوبلي محدود بلام إيش شي باش كرا دس خوش بي أوزا كان عندنا وكم بريز أنقوب كواتا ناسيني إيوا بيشي مزلي شانه دربو كشانه دريش لكارتانك داربا كاك نعمان باسكم كاك نعمان لكاتي إيش كردن مان لهالكورين نخوش كت توش زلتيبو بردمان خاصة خاني زو سبينا هاتوا قلت إلا إيش دكم يعني عنده إيش كان يخوش لبيس بله عنده تزدي بله كاك تحسين أمنا ولنا يا شيخي شو نوار ناسان تقول مواليد دازان نصلت تسلدوا لا أو بياود لا كا همو إيش كان يخوش زور بتزدي بو زورش ب تلاش جوري إيش ذاك لا تشارسين لا كلاتي لا آميدي لا تنقيبات وصيانة
يعني بەڕاستی جێگای شانازیە ئەوەی لە شوێنەواریش دەکە عامەتەن ئەو دوانە ئێستا لێرە حاضرن بەڵام زۆر سەربازی ونیش هەیە کە مەجال نییە بێن بۆی لە هەموویان خزمەتیان کردیە بە یەک ئایلە یەک شت توانیتمان کە شوێنەواری بگەینە ئەو ڕۆژەی کە ئێستا وا گەنجەکان پێرا دەگەین ماشەڵڵا کاگنۆمان گوتێن دوو کەس بوون ئەمن ئەوەل جاری کە هاتم تەنها ئەمن و کاکە حسان بووین خۆعافیکە لە حەمامی قەلاتێ دەوامان دەکرد جێمان نەبوو کاکە حسان مدیر بوو ئەمیش یاری دەری بووم ژنە کات گوتی ئایرۆ ئەتو کوڕی ڕەشاد فەندی لێرە چ دەکەی گوتم وەڵا ئەمن قەزێکە ئەو هەیە مەقسەدم چییە ئەمە لە سفرەوە دەستمان پێ کرد الحەمدولله کولیە کراوە لە جامعە سلاح الدین گەنجانی زۆر دکتۆرا و ماجستێریان وەرگرت ئەوە یەک لەوان کاک نوعمان گەیشتە دەرەجەی پرۆفیسۆر بە دەیان زیاتر لە 80 تەلەبە تەخەروجیان کردیا یان 100 تەلەبە تەخەروجیان کردیا ئێستا لە هەموو شار و شارۆچەکان نوێنەرێکی شوێنەوار هەیە وەکو بەڕێوەبەر ئاگاداری وێندەرەیە زیاتر لە 10,000 مووقعی ئەسەری ئێستا پیا بووە هەر کاک تەحسین لە فترەی مدیریاتی خۆی ئەوە دەبێ من لە زیادی قسام بکەم چکە شێربێ دەکا خۆی مەتەحکە کاک 400 مووقعی ئەسەری کەشف کرد یالیان ئەسەریەتیان کرد کاک نوعمان لە تەنقیبات لە مەسەح چوە دوێت تقریبا ئەویش 15 حتا 16 مووقعی ئەسەری ئەوە کرد باشە لەو کاتێ و ئیشانە هیچ ذکرایەتی خۆشتان نییە پێکەوە کەس ئاگای لە کەس نییە کاکە ئەوە دەڕوان دەسەلاش یعنی تەسەورکەن لە هەیە نیقاس ئەوەی بێخمەی چونە هەیە کاک نوعمان نەهات بوو ئەمن و ڕەفیق کاک ڕەفیق بوون خۆ ئافریکا ڕئیسی مەشروع بوو چون 12 کەس بوون ئەو ئاسارەی قورتار بکەین کە دەکەتە بن ئاو یعنی تەسەور کە خۆماشی مالێ دەنا خۆمان بە تورمبێ دەڕۆیشتین ڕەمەزانیش بوو ینی دەگەیشتە گوندەکان شەرمان دەکرد بدێن بەڕۆژی نینە ینی نان و سەمونەکەمان دەخوات مهم لێرە چیە ئەمە یەک تیم ئیشمان دەکرد ئێواران دەهاتین ئەوەی خۆمان دەنووسیم بەغدا ئیمبەهاری کرد ینی ئەو گەنجانە وایش دەکەن مشکلەکە چییە مشکلە نییە بەڵکو خۆشەویستی کوردستانە خۆشەویستی بە من دەرێوەرە تاریخی بابت بنووسە تاریخی ئەو خانیان هەموو ئیبا و باشرانوانە خۆشەکەی لەوەیە کاک تەحسین گوتت شتێکی دەجێرمەوە کابژێرەوە گوتت شتێکی باز دەکەم خۆتان ذکرایاتی خۆتان يا راس يعني تعاون زور بو يعني يعني طرائف وحوادث اشتوا خوش نو ولا كاتي يشكردن لكاتي كاك تحصيل زور جدية يعني يا راس من حزكم تلفزيوني بغداد بعربي آثارنا العربية يعني من قدم تكرت ولسر قلعة دينيتو مواقعي أثري كردستاني ومن آثارنا العربية فحذكر ما جابي بدين شلو بينش حلقة من تقديم مكرت لسر آثاري دوكو أو لير عام شلو بينش حلقة تصوير يعني شلو بينش دقار حلقة ردا لسر أوي بخود عربي منقوم يعني أو حضارة كردستان من خلال مواقعها الأثرية لكردستان تي في أو برنامج لكردستان تي في دوصال لكردستان تي في دوصال نطلناه تقريبا 2000 استا كاك دكتور دەوێت جێم موزیعەکەی بدەمەوێت کە بەرنامە تقریب بەڕێزت ئەتویت شتێکی خۆش مەسەڵەن والله من شتي لە پێش بەرنامەکەی جەنابتەوە من ئاماوتم دوو شێ لایەکی خۆش بوو لایەکی ناخۆش خۆشەکەی لای خۆشەکەی ئەمە ئەو بەڕاستی کەکەلان دەزانە دوو کارگوزارمانە دوو فەراشمانم وابن مام عوسمان و کاک محەممەد ئەوانە یەکیان زۆر جدی بوو ئەوی تریان يعني جدي نبوا كاتي اما او فتره ما خريجي تنقيبات من ويا كم تنقيبات هكا اما تنقيبات هيك زي كاتشندرا قالي شاغا قالي شاغا صال
ساڵ 1999 بوو 99 بوو 1999 هەموو چاوەکان لەسەر ئەو تەنقیباتشکە هەم ئەمە بە کادری خۆمان هەم بە ئیمکاناتی خۆمان هەم یعنی هیچ پەیوەندێکی بە هیچ جیهەتێکی ترەوە نیە خۆتە زانی یەکەم تەجروبە بێ و چۆن حرسێک دوو جۆر حرسمانە بوو حرسێکی ڕۆژان حرسێکی شەو بوو مام قاسممان هەبوو حرسی شەو بوو ماڵی ئێمە سەر گردەکە بوو پاشی کۆتایی تا سعات 4 ئیشمانە کرد لە پاشی 4 ئیتر ئەوانەی ستافی ئیشکردن و ئەوانە عمل و کرێکارەکان دەچوونەوە شوێنی خوان سبەی دەگەڕانەوە حدودی سعات 5 بوو تەماشام کرد مام قاسم ئەوەی کە حرسی شەوە لە ژوورێک لە ناو دایرەکان نووسن بەڵام تەماشام کرد بەسەر حەفرەکانی ئێمە موقعەکە چووە سەر گردەکە لەسەر گردەکە وەڵات تەماشام کرد حرەکەتێکی کرد و ئەوەیەکی دەرهێنا علاگەیەکی دەرهێنا گومانم لا دروست بوو وتم دەبی چی بێمە وەڵا هێڵامەوە مۆزوعەکە وتم بزانە با نەتیجا کاتە کوێ وەڵاهی باسم نەکرد مام قاسم ڕۆیشتەوە چوم لە دەرگەمدا وەڵا وتم مام قاسم بەتەنیا وتی بەتەنیا وتم ئەوە خێر بوو کە یەکێکم بینە وتی وەڵام من بووم وتم ئەی چییە وتم ڕاست پێم بەرە وتی وەڵی ڕاست پێدەم وتی وەڵی ئەوە کاتە خۆتە دەزانی ئابلۆقە بوو ئیمکاناتی شەکەر و چای لە ماڵی خۆی دەهێنا لە ترسی ئەو حرەسە لێ بخوا لەوێ بە ڕۆژ دەیبر لەوێ دەیشاردەوە چکە محەممەد طبیعەتی هەموو خوشمنەکانی دایری دەگەڕە ها شاردی من بەس تەسەوەری نەوەک ئەمە ئێمەشتمە ڕۆژ بێت شتی وتی وەڵا کاک نعمان ئەوە مۆزوعەکە ئەوە لە ترس محەممەدا من ئەمە وتی لە ترس محەممەدا ئەمە ناوێرم دەبی سبەی بوو دەفنی بکەم بیشارمەوە کەنام بینە کەم بەڕێزت زۆر باسی ئەو نەفەقەی قەڵاتی هەولێرە دەکرێت چکە ساڵی هەشتاویەکە هەشتاودووە بەرامبەر مشوارەوە ئەوە دكتور بهنام أبو السوف مدير عامي آثار منطقة الشمالية كان مدير عامي عندنا أبو شرقية غربية بغداد إيما دكتور بهنام أبو السوف إيش مالك اللي خلاته مراقبة كان قلت كاك الأخوان الدنيا استهت كان أحمد أفنديان تقدر نفخك بيابوه والله مش أنت ما شام كرت فعلا نفخك برجع كي مترك دبوبا يعني قطري تيري مترك زبل داك أون دبو أميش قلتم دا أو ما كان حرس من يود أنا تلفون دكتور بهنام كرت قلت قضية شوية قلتي سبيني أقول لك أنت سبيني كي هات تماشا كرت قلتي تدرين مجموعة خبراك منا قلت بابا من جوني بولا وقت خوي نفقها بولا قلاتي كاتي دجمن هاتيا لنفق كي تسوينا حتى قرد قارن ساغي لوين لك دجمن شريا كذا قراينوا أو قصير لهولي رباوة محتمل أوبي بهر حال إمكانية نبو أخوي لك حالتي وادي بناء بك أو دابل سجوري يك لا برادر كان يوني رخص قراري قوتي أمن دتسب سو تقريبا نيو ساعات دي هاتوا قلت كاك الري حتى سري بلام نفسهم برالوي هات مودري إذا أما قفات ما كنت استاش قفات بلي استاش شيتسي استاش قفات أو نسينا دوت كل قراتي سيبير هي بيري يكم حمامي قراتي يك قلايكي شو اسمه ترى أزول لي رقصش خوش لوبليم بله لسالي بنزاوش بنزاونو مجموعة خانية عشان ياخذ لقلات أو زاد الرئيسية يمكن أو أنقاذان فردا ناوين دري بلام كابريا كابو زور هلا بازو دول لرود كرتشينا بارتش بيونا كتناو أو بيري أنقاذك بيركي باشو أنقاذ هاد دنيا صورة واد كاتي كمدير عام يونسكو هاد أميس بياوة كابو لوين دري مسؤول يونسكوي بو ناوي زيدان بو قلت أستاذ زيدان قلت يا قلت تصور دكم لا عمقي أوي هيسكو برسي حيوان شبابي قلت كاك قابل عندك سونر قلت إي والله والله تقييمات ما كنت هيسكو برسي كدي تلاوة
هەروە تەماشای دەکەم گوتم پێم بڵێ گوتم کاکە لە منداڵی ئەو نەوەندی کاک تحسین بەڕێزت چ یادەوەریەک شتێکی خۆشت هەیە مەسەلەن لەو بوارەی زیکرایات توشتیوە والله نازانم باسی هاری شوتی بکەم کاکەنان بکە کاکە ئەوە مشترك بووی لەوانێ پشتی انتفاضة كردي طبعا ممثلة متحدة وأمريكا أو زور اهتمام آثار الدو كدان زور يعني ممثل وانا لسر العراق ممثلة هاري شوت منسق العام العسكري الكردستاني أمريكي بهاري شوت مشهورة طبعا بله ممثلة خوفريت كرنات دائرة ما تقريبا 10 جارة حتى باشي آخر جار قلتي حزدكم ارتقال قلتو بكم شوينا قلتي من حزدكم معركي اسكندر المقدوني أربيلا قال الامبراطورية الأخمينية بالمنشرح بكي دارايسيا لا كوكميلا يعني طبعا كوكميلا راخك يعني او خو معركات زور قوربو شركة نزيك زابا لهم شرح مكرت شون 6 ساعات لو هاري شوت وممثلتوي لهم شرح كر ساحة المعركة يعني بخو طبعا عددي اسكندر مقدونيا افتهزار كذبون يديكا بين 6 بون أخمينية كي صالبو 400 قبل الميلاد 600 قبل الميلاد 600 قبل بري أوي لو همو من شرح كرت له كامل يعني جاء آخر تشت طبعا أسباب سقوط إمبراطورية الأخمينية شو مشارح كرت آخر تشت سؤال من هاري شوتي قلتي باشا شون هفته هزار كس لا يونان دهين مقدونيا أتينا لما مقدونيا يونان ده هنا اللي بين سط ومعركة وشون ناجح بون ومعركة يكرجوا يكشوا يعني أكبر معركة حسن بو خلال بستجار ساعتها قلت تشون أو بو والله من طبعا من شرحه كان بو أسبابك بس من قلت أمن له قصدك قلت دي تشون أمريكا بعددك محدود صار نطويك واختيات 5,000,000 فدائيين صدام سقوط كرن رأس المفاجأة أبو يعني والله دست خدانا سر أو قلت يا عم قصة كسنة كدوا دس خوش أري والله کاکەنان ئێستاما بەرەو کۆتایی بەرنامەکەی دەڕۆین ببوورە کات لەگەنگۆ زۆر سەریا ڕۆی زۆر شتمان مابوو باز بکەین بەڵام ئەو برادەریەتی جوانەی کو وەسف دەکەی دوو شەقی تێدا یەک خۆشویستنی شوێنەوار و خۆشویستنی خاچی کوردستان و خۆشویستنی ئەو مێژوەی کورد هەیە کە بە خەڵک دەرێن دومین وەکو ئینسان برادەرین يعني لزور لایەن یەکدری دەگرینەوە لە لایەنی فکری لە لایەنی ئەخلاقی لە لایەنی برادەراتی لایەنی یەکدری خۆشویستنی یەکدری کەراهەت لە دڵمان نەبوو یعنی ئەمن ئێستاش بەبیرم دێ برادەرێکمان لەگەر بوو دکتۆر بەهنا بابسوف ساڵی 1970 کابرا گوتی ئەنا ئەمن ئەوهام کردێ ئەمن ئەوهام کردێ گوت ڕاوەستە مەلێ ئەمن ئەوهام کردێ بڵێ جەماعەت ئەوهامان کردێ ئەوە ئاسارە یەک کەس ناتوانانی ئیش بکە ئەگە بە جەماعی نەبی ئەو قسەیە بە جەماعی ئیشمان دەکرد و هیچ شەرمشمان نەدەکرد لە یەکدری سوال بکەیت لە یەکدری سوالمان دەکرد زۆر بە ڕەحابەت سەدر ئەمن وەکو برای هەر هەمووان محتەمەلە لە عیلاقاتی شەخسیش داهاتە دەرێ زۆر جار پاش دەوام دەچوین دەگەڕاین دەسوڕاین ئەسڵەن خاصن لەگە کاک نوعمانی دەچوینە منطقەی بادینان زۆر جار لە ئەمن و کاک تەحسین و کاک نوعمان لە دهۆکرا چوینە ئامێدی سارۆخەک بە پێش ترێن بنمان کرد گوتیان ڕاگرە کاکە گوتم ڕابگرە ئەوجار ڕابگرین لە پشتەوە لێباندەم با قورتار بین با بچین دەرێ یعنی مەخاتر هەموو جۆمان نەدەدایێت دەستان خۆشبی ئەمە سوپاسان دەکەین بەڕاستی بەرنمەیەکی زۆر خۆش و
تاریخی بوو بەرنامەکە سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون تەندروست بن.